باپی ڕێکەوتنی 12 تەمووزی 2016 بارزانی یەکەم جار کەرکووک و پاشان شەنگالی تەسلیم بە حکوومەتی عێراق کردووە. ڕۆژی 12 حوتی 2016 بە ئامادەبوونی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان، کەریم شەنگالی وەزیری بەوەکالەتی پێشمەرگە و ئەلیسا سلۆتکین یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ ئاسایشی نێودەوڵەتی لە هەولێر ڕێکەوتنیەکیان ئیمزا کرد. باپی ئەو ڕێکەوتنە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە 400 میلیۆن دۆلاری لە ئەمریکا وەردەگرت بە ناوی شەڕی دژ بە داعش. لە بەرامبەردا هەرێمی کوردستان پابەند دەبوو هەر ناوچەیەک ئازاد بکات لە کاتی ئامادەیی حکوومەتی فیدراڵی عێراقدا ئەو ناوچەیە تەسلیم بە دەسەڵاتی عێراق بکاتەوە. باپی ئەم ڕێکەوتنە مەسعود بارزانی هێزی پێشمەرگەی بۆ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەکارهێنا و هەزاران پێشمەرگە لەو پێناوەدا شەهید و بریندار بوون بێ ئەوەی ماندووبوونەکانیان ببێتە دەستکەوت بۆ خۆیان و خەڵکی کوردستانیش. ئەو کاتکار ڕێکەوتنەکە بڵاوکرایەوە چاودێرانی سیاسی ڕەخنەی توندیان لە سەرۆکی هەرێمگرد کە پێشمەرگەی وەک هێزێک کە بە پارە شەڕ بکات بەکارهێناوە و لە جیاتی سوپای عێراق شەڕ بە پێشمەرگە دەکات. لە کاتێکدا قازانجی ئەو قوربانیدانە ڕاستەوخۆ بۆ کوردستان نییە، چونکە لە دەقی ڕێکەوتنەکەدا هاتبوو کە هەر کات حکوومەتی عێراق داوای کرد ناوچە ئازادکراوەکانی تەسلیم بکرێت، نابێت هەرێمی کوردستان داوای خاوەندارێتی ئەو ناوچانە بکات. بارزانی بەم داوایەی ئەمریکا و عێراق رازی بوو بەو مەرجەی 400 میلیۆن دۆلار وەربگرێت. لە دوای ڕیفراندۆمی ساڵی 2017 حەیدەر عەبادی داوای کەرکووکی کردەوە و بارزانی رازی بوو کە کەرکووک تەسلیم بە عێراق بکرێتەوە، بەڵام نەیویست ئەو هەڵە گەورەیە بخاتە سەرشانی خۆی و مێژوو لە خۆی بشێوێنێت. بۆیە پەنای برد بۆ دروستکردنی چیرۆکی 16 ئۆکتۆبەر و وای لە خەڵکی کوردستان گەیاند کە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکی تەسلیم بە عێراق کردوێتەوە. لە کاتێکدا بەپێی ئەم ڕێکەوتنە بارزانی بەرپرس بوو لە تەسلیمکردنی کەرکووک بە عێراق. ئێستاش 3 ساڵ دوای ئەو کارەساتە بارزانی متمانە پێکراوترین پیاوی خۆی لە ناو حکوومەتی هەرێم نارد بۆ بەغدا و ڕەزامەندی نیشاندا کە شەنگال تەسلیم بە عێراق بکرێتەوە، چونکە سەرۆکوەزیرانی عێراق ئێستا داوای کردووە شەنگال بخرێتەوە ژێر ڕکێفی دەوڵەتی عێراق. بەڵام دووبارە بارزانی تەسلیمکردنی شەنگال بەدەستکەوت بۆ کوردستان و پێکەوە ژیان باز دەکات و لە بەرامبەر ئەوەی ئەو ناوچەیە لە سنووری دەسەڵاتی هێزەکانی خۆیەتی ناتوانێت تەسلیمکردنەکەی بخاتە ئەستۆی یەکێتی و لایەنی تری پێتۆمەتبار بکات و خەڵکی کوردستانی پێچەواشە بکات. تەسلیمکردنی شەنگال هیچ دەستکەوتێکی بۆ گەلی کوردستان تێدا نییە، هەر وەک چۆن تەسلیمکردنی کەرکووک هیچ قازانجێکی بۆ کوردستان نەبوو، بەڵام لەبەر ئەوەی بە زیانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پارتی ئەنجامی دا و 3 ساڵیشە لە یەکۆبوونەوەی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و دانانەوەی پارێزگارێکی کورد بۆ شارەکە هەنگاوی ئیجابی نەناوە.